یەک لە خاڵەکان ئەوەی کە با بڵێن وا دەکاتن کە ئینسان ناومێد نەبی ئەوەیە کە تو بیرت ئاوابی کە هەموو شتێک خێری تێدایە. بزانە خوای گەورە لە قورئاندا دەفەرمی چی؟ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم. زۆر جار ئەتو شتێکت پێ ناخۆشە بەڵام دەبی ئەوە خێری تێدایە لە بۆ تۆ. زۆر جار شتێکیش کە خۆشت دەوێت دەتەوێت ببی بەڵام کە نابی ئەوە بزانە شەڕێکی تێدایە. یعنی ئەوە با بڵێن چیرۆکەکی ئەوە هەیە لۆتان دەجێڕمەوە. دەجێرنەوە پاشایەکە بوو لەگەڵ وەزیرەکی بەیەکەوە هەموو دەرچوونەچیان بەیەکەوە با بڵێن دەچوونە ڕاوی بەرەو دارستان دەڕۆیشتن. لە ڕێگەدا پاشا ساتمەچی دەکا دەڵێ وەزیرەوە چ بوو؟ دەڵێ گەورەمەوە هیچ نییە خێری تێدایە. دەڵێ باش. ئەو جارە ماوەکی دیکە دەڕۆن جارێکی دیکە دەوێ بەر بتەوە ساتمەچی دەکا دەڵێ وەزیرەوە چ بوو؟ دەڵێ گەورم هیچ نییە ئەوە خێری تێدایە. پاشا تۆزە لێ تووڕەدەوی بەس بەسە خۆی ناینی. ئەو جارێکی دیکە دەیەوێ ڕاوی بکە ڕاوی مامزێک بکە تیر و کەوانەکە دەینی ئاوە ڕای دەچێشی لە دەست بەبەر دەستی دەکەوی پەنجەی گەورەی دەبردرێ با بڵێن ئەوە دەبیتن بریندار دەبی لە تێکی لێ دەبتەوە. دەڵێ وەزیرەوە چ بوو؟ دەڵێ گەورەمەوە هیچ نییە خێری تێدایە. ئێ پاشا زۆر تووڕە دەبی ئێ باشەوە چ بوو هەموو شتەکە خێری تێدا بوو؟ ئیتر ئەوە پەنجەی پاشای بڕایە خۆ هەوەنتە نییە تو برێ هەموو شتێک هەر خێری تێدایە خێری تێدایە. پاشا چ دەکا تووڕە دەبی دەیخاتە زیندان. وەزیرەکەی خۆی دەخاتە زیندان. ڕۆژی پاشتر دەرچوونێکی دیکە دەکا عینەن لە بۆ هەندێک مەنتیقەی خوارگوندەکەی خۆیان با بڵێن خوار ئەوەی خۆیان مەجموعە ئینسانێکی لێیە با بڵێن وەکو چۆن دەڵێ ژیانی دەرەوەیان نەبینیە وەکو وەحشی دەژین باشە لەوێ دەکەوتە ناوەوان تەمەشای دەکەن و پاشایە و ئیتر جولبەرگەشی جوانی لەبەرەوانە هەمویان دەورەی لێ دەن و ڕاست دەستگیری دەکەن. ئەوان لە عادەت و تەقالیدی خۆیان ئەوانەی کە لەوێن دەرن با بڵێن ئەو وەحشیانی کە کەتتە ناویان لە عادەت و تەقالیدی خۆیان ئەوەیە کە هەر کەسێک ئەگە بیگرن نەناسراو بیدەکەنە قوربانی لەسەر تەختەکەی درێژی دەکەن و ئیتر پەلبەستی دەکەن و درێژی دەکەن و دەیانوێ بیکەنە قوربانی لۆ خۆیان. بەڵام یەک لە وەحشەکان دەبینی پەنجەی بردرایە ئیتر لە کللتوری خۆیان وا باوە کە ئەگەر کەسێک بریندار بوو یان ئەوە بوو پەنجەی لێکرابووە یان دەستی نەمابوو یان قاسی نەمابوو بە قوربانی ناش. هاوار دەکە دەرێ ئەوە پەنجەی بردرایە ناکرێ بیکەینە قوربانی بۆیە بەڕەلایکەن ئازادیکەن. پاشا فکر دەکاتەوە ئێستا زانی وەزیرەکەی کە پێی گوت ئەوە خێری تێدایە بیر لەو بابەتە دەکاتەوە دەرێ باشە وەزیرەکی چەند ژیرم هەبوو کە گوتی خێری تێدایە کە ئازاد دەبی دەستەوە لای لە زیندان سەردانی دەکا ئازادی دەکات دەرێ وەڵی ئەمن ئێستا زانیوە تو کە چەندە زیرەکی چەندە ژیر بووی ئەو قسەیەت بەمووی گوت کە گوتت خێری تێدا فعلەن خێری تێدا بوو خۆ ئەگەر ئەو پەنجەیە من نەبردرا بووایە ئێستا ئەوان ئەمنیان کرد بۆ قوربانی باشە. وەزیر دەڵێ گەورم ئەوەی کە ئەمنت خستە زیندان ئەوەش خێری تێدایە. دەرێ باشە گەورم ئەوە با بڵێن پاشایەکە پێ دەڵێت جەناب وەزیر ئەی باشە ئەوە خێر لە چدایە ئەو چۆن ئەوە خێری تێدایە سڕی ئەوەی چییە کە منەتون خستە زیندان و با بڵێن خێری تێدایە. ئەوش دەڵێ گەورم ئەتو هەموو جارێک کە بچوو بایە ڕاو ئەمنت دەبرد لەگەڵ خۆت ئەمن ئەوە ئەتوو پەنجەت بردرابوو نیان کردیە قوربانی بەڵام خۆ من هەموو شوێنێکم ساغە ئەو کات ئەمنیان دەگرت و ئەمنیان دەکردە قوربانی. لەوێ یەکسەر پاشا خەڵاتی دەکات جابزانە هەر شتێک هەر ڕووداوێک کە ڕوودەدا ڕەنگە ئەتوو ئێستا بیری لێ بکەوە برێ باشە خێر لەو بابەتە لە چدایە نا لە کۆتاییدا شتێک هەیە ئەتوو نەتدیتە لەو دیوی پەردەوە شتێک هەیە تو نەتبیستە بۆیە خوای گەورە زۆر جار کە دوعاش دەکەی دوعاکەت قبول ناکە لەبەرەوەی شتێک هەیە ئازاری تو دەدا بۆیە ناوێت لەوە زیاتر ئازار بچێژی. ئەگەر تێڕوانینی ئینسان بەو جۆرە بیتن کە هەموو شتێک خێری تێدایە لە ژیاندا بە خۆشی و ناخۆشیەوە ڕوودەدا بڕواتە بێت و ناومێد نابی هەوڵی زیاتر دەدەی.